گرفتەکانی فەرمانڕەوایی و دەسەڵاتی هەرێمی کوردستان لە ڕابردوودا ئەوە بووە کە هەمیشە پلانی درێژخایەن و دوورمەودایان نەبوو بۆ تەواوی بابەت و کێش و گرفتەکانی نێو کۆمەلگا. یەکێک لەو گرفتانەش بریتی بووە لە دامەزراندن کە لە ساڵی 2014 بۆ 15 وەستاوە تا ئێستاوە هیچ ئایندەیەکیشی دیار نییە، ڕۆیایەک نییە بۆی کە ئایا کەی دەست پێ دەکاتەوە بۆ دامەزراندن. دانەمەزراوان لە زانکۆ پەیمانگاکان بە کوڵەمەرگی و بۆ پەڕی ماندووبوونەوە بڕوانامە بەدەستدێنن تا خوێندنەکەیان تەواو دەکەن، دوجار شەهادەکانیان دەبنەوە ماڵەوە و هیچ مەسیرێکی دیار نییە بۆی کە پلانێکی استراتیژی هەبێ کە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئیستیفادە و سوود لەو گەنجە خوێنگەرمە خاوەن بڕوانامە زانستیانە ببینێ کە جیلێکن ئەوانە ئەتوانێ بەڕاستی پرۆسەی زانست و زانستخوازی لە تەواوی دامەزگاکانی دەوڵەتە پێشەوە کە ئەوانە بێت خزمەتیان پێ بکە. مەوەستمەوە بوو کە هۆکاری چیەکە لە سەردەمی کۆرۆنادا زۆربەی وڵاتان جگەر لە ڕێکاری تەندروستی بۆجیان تەرخان کرد بۆ کەسانی کە مەسەرەن بێکار بوون یاخود بێکارن یاخود کەم دەرامەتن. بۆ لە کوردستان ئەمە ناکرێت کە بارودۆخێکی خەڵکێکی زۆر لە کارەساتدایە بە تایبەتی ئەوانی کە هیچ مەسەرەن موچەیەکیان لە حکوومەت ئەوانی کە کرێکاری ڕۆژانن. خۆی یەکێک لە کێشەکانمان کاک عەبدولحەکیم گیان ئەوەیە کە ئێمە لە کوردستان کێشەی بڵێن ئاشکرا نەبوون و دیار نەبوونی بودجەمان هەیە لە کوردستانە. ئەمە چەند ساڵێکە لە پەرلەمانی کوردستانە بودجە نایەت لەلایەن حکوومەتەوە، تەخمین ناکرێت، دیاری ناکرێت ئایا داهاتی هەرێمی کوردستان چەندە بۆی کە بە پێی ئەو داهاتی کە دیاری دەکرێت لە پەرلەمانی کوردستانەوە یاسای بۆ دەرەچێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانەکانی دابڕێژێ بۆ سەرجەم وەزارەتەکان و بتوانێت بەشێک لە بودجە و هەروەکو دەوڵەتانی جیهان و حکوومەتەکانی جیهان بتوانێت تەخمینی بکە، دیاری بکە بۆ بارێکی نەخوازراوی ئالە و شێوەی کە ئێستا تێککەوتوین کە مەسرەفێکی زۆر داهاتێکی زۆر ئەکەوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی ئەم پەتاکوشندەیە. بۆ یەکێک لە هەرە کێشە و گرفتە گەورەکانەوەیە کە ئێمە بودجەمان نییە، بودجە نایەتە پەرلەمانی کوردستان بۆی کە ئێمە قەرار و بڕیاری لەسەر بدەین تەحدیدی داهاتی هەرێمەکەمانی لەسەر بکەین. و ئێستا دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بودجەی هەبووە بۆچی بۆ چەند بەشێک بودجەی هەبووە وەکو زۆرێک لە دەوڵەتانی جیهان بۆ بارێکی لە نەخوازراو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە بۆ مەسارفی دام و دەستگا و فەرمانگە و بنکە تەندروستیەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، بۆ بەڕێوەبردننی کەرەنتینەکان، بۆ مەسارف کێشانی هەموو ئەو خێزانانی کە بێکارن، بژێوی ژیانیان سەختە، زۆر ئالۆزە کە ماوەی مانگێک و چەند ڕۆژێک کە لە ماڵێوەن کەسێک مەرحەباییان ناکە و کەسێک بەخەمیانەوە نییە جگە لە ڕێکخراوە خێرخوازیەکان کە من لە دواتریشە ئشارەتی پێدەم بەڕاستی دەبوو بودجەیەک دیاری کرابووایە و بە هەمان شێوە زۆرێک لە دەوڵەتەکان بودجەیان تەرخان کردووە بۆ کرێکاران بۆ جوتیاران کە دابڕاون لە ئیش، بودجەیان تەرخان کردووە بۆ ئەو کۆمپانیایە تایبەتیانەی کە لە دەوڵەتان لە هەرێمی وڵاتان بۆچی بۆی کە بەشێک نەبن دوجار کرێکاران کەمکەنەوە یان مۆزەفەکانیان کەمکەنەوە لە کۆمپانیاکان و دەوڵەت ئەو ئەرکەی گرتووەتە ئەستۆی خۆی کە باری سەرشانی کۆمپانیاکانی سوکەکە. بەڵام ئەوەی ئێمە لێرە بە بەداخەوە کە خەڵکێکی یەکجار زۆر لە ژیانێکی ئالۆزدا بۆ لەو ماوەی کەرەنتینەیە کە بێکار و بێکاسی بکەوتۆتە ماڵەوە نەیتوانیوە بژێوی ماڵی خۆی بکات، دوجار بەهۆی نەبوونی بودجەوەیە، بەهۆی نەبوونی پلانێکی استراتیژی بووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردێ و چەندان دیاردێتتر کە لە توش بووینێتەوە لە حاڵەتی شەڕە، لە حاڵەتی حاڵەتێکی نەخوازراوی ڕووداوی سروشتیە و ئەم دانەمەزراوانەمان کە ساڵانە ئێمە لە هەرێمی کوردستانە
لە تەواوی زانکۆکانە لە تەواوی پەیمانگاکانە زیاتر لە 130,000 قوتابیمان هەیە ئەمانە کە تەخەڕوجەکەن پلانێکی استراتیژی ساڵانە نییە کە حکوومەت هەرێمی کوردستان بودجەیەکی دیاریکرا و تەرخان بکە بۆ دامەزراندنی ڕێژەیەک یان نسبەیەک لەو دەرچوانە بۆی کە ساڵانە بەسەردا کەڵەکە نەبێ بەو ڕێژەیە زۆرەی کە ئێستا جەنابەت باست کرد نزیکەی 200,000 دەرچووی دانەمەزراومان هەیە کە بەڕاستی لە چاوەڕوانیە بێ ئەمەل ماونەتەوە لە ماڵەوە چاوەڕوان.